ئایا هێزی پشتیوان بۆ کاری برا کوردەکان بوو یاخود بۆ بەدەستهێنانی چەک و پارە؟ پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت هێزی پشتیوان نازناوی ئەو هێزەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە سێپتەمبەری ساڵی 1982دا بۆ پشتگیریکردنی هێزەکانی حەدەکە ئاودیوی ئێران کرابوو. هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران لە هێرشێکی بەرفراواندا تەنگیان بە هێزەکانی حەدەکا و مەکتەبی سیاسی هەڵچنی بوو. دکتۆر قاسملۆ هانای بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی حشع هێنابوو. دیارە حشع ورتر لە مەترسی دۆخەکە گەشت بوو، ئەو نەچوو بۆ ژێر ئەو بارە سیاسیە گرانە و نەچوو بۆ ژێر باری ئەو مەترسیە گەورەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە سەرچڵە بوو کە کوردبینانە و بەپێی ڕۆژگار سیاسەتی دەکرد. تاکتیکە سیاسیەکانی یەکێتی هەمیشە کورتیان دەهێنا و ئاکامی خراپیان لێ دەکەوتەوە. شەڕکردن لەگەڵ ئێران بە هەر پاساوێک بووایە بۆ یەکێتی و بۆ سیاسەتی ئەو ڕۆژگارە هیچ لۆژیک و ژیریەکی تێدا نەبوو. هەر هێزێکی سیاسی لەو سەردەمە ڕوبەڕووی ئێران ببوایەتەوە دەبوایە خۆی بۆ سازش لەگەڵ عێراق ئامادە بکات. شەڕەکە تا دەهات سەختتر و خوێناویتر دەبوو. ئاسۆیەک بۆ سەرکەوتن دیار نەبوو. ئێران تا دەهات زیاتر چیاکانی داگیر دەکردن و ئێمەش زیاتر دەکشاینەوە. خۆگەر بەفری زستانی ئەو ساڵە نەبوایە ئەوە سوپای ئێران نەدەوەستا. لەو شەڕەدا نزیکەی 17 پێشمەرگەی یەکێتی کوژران. یەکێتی نەدەبوایە لەژێر چەتری هیچ پاساوێکدا دژایەتی ئێران بکات. ئەو سیاسەتە خەندەقێکی قوڵی هەڵکەند کە دواتر یەک ڕووبار خوێنی تێدازا. بێلەوەش ئەم سیاسەتە بۆ هۆکاری ئەوەی کە پاش ساڵێک سازشی نێوان بەعس و یەکێتی بە دوای خۆیدا بهێنێت. ئەمە لە کاتێکدا هەڤاڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو دەڵێت لە 15 ئەیلولی ساڵی 1982دا لە کۆبوونەوەیەکدا لە نێو زەنگ بە بڕیارێکی تاگلایەنە بڕیاری ناردنی هێز دەدرێت. بەر لەوەش بە نێوەندگیری دکتۆر قاسملۆ دانیشتنێک لە نێوان نوێنەرانی یەکێتی و حکومەتدا بەڕێوە چوو کە نوێنەرەکانی حکومەت لێپرسراوی دەستگای مخابراتی کەرکووک و هەولێر و سلێمانی بوون. یەکێتی تەواوی توانای مادی و معنەوی خۆی لەم شەڕەدا خست بووە گەڕ. زۆرینەی پێشمەرگەکان لە بەرەکانی پێشەوەی شەڕدا بوون و ڕادیۆکەش بەشی زۆری کاتی پەخشەکەی بۆ ئەو بابەتە تەرخان کردبوو. هەرەو کات کۆمەڵە گوتار نووسران کە دەربارەی بابەتی کورد بوون کە لە هەر کوێ بێت هەر کووردە و هەر یەک مەسەلەیە. ئەم هەڵوێستە حەماسەتێکی بەهێزی لەناو پێشمەرگەکاندا خوڵقاند لە کاتێکدا ئەمە تەنیا بۆ ڕەواییدان بوو بە شەڕەکە. دوای تەوابوونی شەڕەکە دەنگۆی ئەوە هەبوو کە هەفتەیەک پێش دەستپێکردنی شەڕەکە هەر لە ڕێگای دکتۆر قاسملۆوە ژمارەیەک چەک و 500,000 دیناری عێراقی ئەو کات دراوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان.